ئامانجی بزوتنەوەی ئیسلامی لەو ڕۆژگارەیە بە پلەی یەکەم ڕوخانی ڕژێمی بەعس و بنیادنانی حکوومەتیشی دەوڵەتێکی قوارەی شەرعی ئەم پرۆژەیە دەوترێت پرۆژەی ئێران بوو نەکی تۆ سەبارەت بەمە چییە؟ دانیشتین لەگەڵ زوڵقەدر فەرماندەی قەرارگەی ڕەمەزان ئەو هاوکاریە کە دەمانکەن لە بەرامبەری ئەوەدا بێ پاسدار بەرین چەکەکەشمان ناوی پازاریش نابی پێم گوت من نیسفی پازدار هەم باخودم نەمیبەرم لەتکە پازارێک لەگەڵ خۆم نابم ئەم لەشکرانە لەشکری سەربازی و چەکداری بوون ئەم چەکانەتان لەکوێ هێنا کێتەمیل و هاوکاریەکردن کۆماری ئیسلامی ئێران یارمەتی معارضەی عراقی دەدا من دوای عباشە شەبەکم بۆ یەکەم جار و دوجار بینی لە نەقەدە بینیم تم ناوتان لە خۆنا بوو لەشکری ئیسلامی خۆ ئەگەر لەشکربان بۆ دەبوو تۆزێ مقاومەتان کرد ئەگەر ئیسلامیشمان هەر نەدەبوو شەک بووبان. بەرنامەی ڕوودا و مێژوو ڕۆژی سێشەممە کاتژمێر 8:05 لە شاشەی NRTO پێشکەشتان دەکرێت.